بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی مانگرتنی کەژار ڕەحمانی لە خواردن، گواستنەوەی گوڵاڵەوە تەندروست بۆ زیندانی ناوەندی شاری سنا، گواستنەوەی سروش کەریمی بۆ بەندی ئەمنیەتی زیندانی دزلابادی کرماشان، لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و کوژرانی 23 کەس بەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان. درێژەی هەواڵەکان. درێژەی مانگرتنی کەژار ڕەحمانی لە خواردن. بە پێی دوایین راپۆرتەکان کەژار ڕەحمانی هاوڵاتی خەڵکی شاری کامیاران و لە ئەندامەی بنەماڵی دادخوازەکان لە زیندانی ناوەندی شاری سنا درێژەی بە مانگرتنەکەی دەدات. بۆ وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە کە ڕێکەوتی 16 جۆزەردانی ئەمساڵ هاوکات لەگەڵ براکەی و هاوسەرەکەی لە چەندین شوێنی جیاوازدا دەست بەسەرکراون دژ بە ناڕوونی چارەنووسی ئەو دوو ئەندامی بنەماڵەکەی مانی لە خواردن گرتووە و تۆخی تەندروستی ناجێگیرە. شایانی باسە کە بنەماڵەکەی ئەو هاوڵاتیە لە ساڵانی ڕابردوو بەهۆی چالاکیەکانیان بەردەوام لەژێر گوشاری هێزانیەکاندا بوون و ناوبراو چەندین جاری دیکە دەست بەسەر یا لێپرسینەوەی لێکراوە. گواستنەوەی گوڵاڵەوە تەندروست بۆ زیندانی ناوەندی شاری سنا. بە پێی دوایین زانیاریەکان گوڵاڵەوە تەندروست پارێزەری دادگوستەری بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانی بەندینخانەی ناوەندی شاری سنە کراوە. ناوبراو 11 ڕازبەری 1401 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان 27 ڕازبەری هەمان ساڵ بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە دواتر مانگی بەفرانباری 1402 لەلایەن لقی یەکەمی دادگای انقلابی شاری سنەوە بە تۆمەتی تەبلیغی دژ بە ڕژیم، سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها ئەندامێتی گروپە دژبەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی 6 ساڵ و 7 مانگ زیندانی تعزیری بەسەردا سەپێنراوە. گواستنەوەی سروش کەریمی بۆ بەندی ئەمنیەتی زیندانی دزلابادی کرماشان. ڕۆژی چوارشەمە 27 جۆزەردانی 1405 هەتاوی سروش کەریمی هاوڵاتی تەمەن 18 ساڵە و خەڵکی شاری کرماشان ڕەوانەی بەندی ئەمنیەتی زیندانی دیزلابادی کرماشان کرا. ناوبراو کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاویدا لەلایەن هێزانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە، پاشان ڕاگەیاندنی حکمی محاربە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ڕەوانی بەندی ئەمنیەتی ئەو زیندانە کراوە و هێشتا سەبارەت بە بارودۆخی زانیاریەک لە بەردەستدانیە. شایانی باسەکە ئەو بەندکراوە لە سەرەتای دەست بەسەرکرانیدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لا ڕۆژانی ڕابردوو 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 11 هاوڵاتیە کە ناسنامەی 8 کەسیان بە ناوەکانی محەممەد ڕەزایی، عەلی مورادی، عەبدولحەمید ڕیگی، مەهدی کەریمی، یوسف گورجی، ڕەزا محەممەدی و ئاسیە فەراهمەند و زەینەب زەڕینی ئاشکراکراوە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە زیندانەکانی ئیسفەهان، بروجێرد، زاهدان، عادڵابادی شیراز، گورگان، شیروان و چوبەندەری قەزوین ئەعدام کراون. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری زاهدان. ڕۆژی چوارشەمە 27 جۆزەردانی 1405 هەتاوی سێ هاوڵاتی بەلوچ و خەڵکی شارستانی زاهدانی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن هێزانیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. بە پێی دوایین زانیاریەکان ئەو سێ شارۆمەندە بە ناوەکانی فەرزاد زەریف دڵ، ئێقبال شاهوزی و محەممەد دەهمەردا بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵ و شوێنی کارەکانیان دەست بەسەر و ڕەوانی گورتورخانە ناوەندامنیەکان کراون. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ پێبەشکراون. زەوتکرانی داراییەکانی ژمارەیەک لە هاوڵاتیان لە پارێزگای کرمان. بە پێی راپۆرتەکان داراییەکانی چەندین هاوڵاتی خەڵکی پارێزگای کرمان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە دەستی بەسەرداگیراوە.
ڕۆژی ڕابردوو سەرۆکی گشتی دەستگای قەزای ڕژیم لە پارێزگای کرمان ڕایگەیاند کە چەندین هاوڵاتی دانیشتووی ئەو پارێزگایە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکان و وڵاتانی دژبەر و میدیاکانی دەرەوەی وڵات هەمویان بەشێک لە داراییەکانیان زەوت کراوە و تەنانەت کۆمەڵێکیان ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. کوژرانی یەکێک لە ئەندامانی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شارستانی خاش. ڕۆژی هەینی 29 جۆزەردانی 1405 هەتاوی ئەندامێکی هێزە ئینتیزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەقەی گروپێکی چەکداری نەناسرا و کوژرا. بەپێی هەواڵی گەیشتوو ئەو کەسە بە ناوی عەبدولسەلام کورد کاتی گەشت لێدان لە نێو شاری خاش سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن گروپێکی چەکداری نەناسرا و دراوەتە بەر دەستڕێژی گولە و کوژراوە. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ لایەنێکی دژبەری ڕژیم ئەم هێرشەی لە ئەستۆ نەگرتووە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی 9 هاوڵاتی خەڵکی شاری ئەهواز. بەپێی راپۆرتەکان 9 هاوڵاتی خەڵکی شاری ئەهواز سەر بە پارێزگای خوزستان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 100 ڕۆژ لە دەست بە سەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. بەو پێی راپۆرتەکان ئەو 9 هاوڵاتیە بە ناوەکانی تارق حەسەنیان، بەهادۆر زەرەنگانی، منسوور ناسری، ئەحمەد باوی، فەرد یوسف حەسەنیان، ئەمین ناسری، جاسم باوی، محەممەد عەلی باوی و حەمید حەسەنیان ڕێکەوتی هەژدەی ڕەشەمەی 1404 هەتاوی پاش هێرشی هێزانیەکانی ڕژیم بۆ سەر گوندی قەلعەی چەنانی ئاهواز پاش تێکەڵچوونێکی دەست بەسەر و پاشان تۆمەتی هێرش بۆ سەر هێزەکانی ڕژیم تەقاندنەوەی هێڵی گاز هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئەمریکا و ئیسرائیل بە سەریاندا سەپێنراوە. هشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە ڕێکەوتنی کۆماری ئیسلامی و ئەمریکا. ڕۆژی ڕابردوو مایساتۆ راپۆرتنێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پێشیلکردنی مافی مرۆڤ لە ئێران ئاماژەی بەوە کرد کە نابێت ئەم ڕێکەوتنەوە نێوان ڕژیم و ئەمریکا ببێتە سەرپۆشێک بۆ جەنایەتەکانی ڕژیم تش بە خەڵکی ناڕازی. ناوبراو لە بەیان نامەکەدا ئاماژەی بەوە کردووە کە بە ملیۆنا هاوڵاتی خەڵکی ئێران کە بە مەبەستی گۆڕینی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵانی ڕابردوو بەردەوام لەژێر گوشار و جەنایەتەکانی ڕژیمدا بوون نابێت کە داخوازیەکانیان بەشێک لە ڕێکەوتنامەی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی بێت. هەروەها ناوبراو جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە ڕێکەوتنەکە کۆتایی هاتنی سەرکوت لە ئێران و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانی هاوڵاتیانی ناڕازی مسۆگەر بکات. کوژرانی 32 کەس بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی باشووری لوبنان لانیکەم 23 کەس کوژراون. بە پێی دوایین راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو بەهۆی پێشیلکردنی ئاگربەستی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵای لوبنان لەلایەن حیزبوڵڵا و هەروەها کوژرانی 4 ئەندامی ئەرتشی ئیسرائیل بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە بۆ سەر چەندین ناوچەی باشووری لوبنان لانیکەم 23 کەس کوژراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای ڕاگەیاندنی ئاگربەستی دووبارە لە نێوان ئەو دوولایەنە دیسان بەیانی شەممە هێرشەکان درێژەیان پێدرا و ئەگەری هەیە مەودای هێرشەکان بەرفراوانتر بێتەوە. دوایین هەواڵ هشداری دووبارەی ئەمریکا بە کۆماری ئیسلامی سەبارەت بە پێشیلکردنی ئاگربەست. ڕۆژی ڕابردوو ئەمریکا بە ناردنی نامەیەک بۆ پەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژەی بەوە کردووە کە پێویستە کۆماری ئیسلامی ئاگربەستەکە پێشیل نەکات ئەگەرنا هێرشەکان بۆ سەرپێگەکانی ڕژیم دەست پێ دەکاتەوە. بە پێی راپۆرتەکان بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی وەڵامی نامەکەدا ئاماژیان بەوە کردووە کە دەوڵەتی ئەمریکا بەرپرسیاری هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و پێویستە هێرشەکان دەست بەجێ کۆتاییان پێبێندرێت. لە درێژەی نامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە هێزەکانی ئەرتش و سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئامادەباشی تەواودان و لە ئەگەری هەر هێرشێکدا بە توندی وەڵام دەدەنەوە. بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.